کاتێک کە سەری مانگ هات کە کاتە دوێنێ سێرەکەم 250,000 بۆ داناوە، یعنی ئەوە شتێکی زۆر خۆش بوو. پێش من کوڕێکی لێ بوو یەک دانە ساڵ لەگەڵ یان نبوو ماعاشەکەی 225,000 بوو. توانیمە ئیلاقاتێکی زۆر باش لەگەڵ مشتەرەکانە ببەستم و توانای قەناعەت پێکردنیان مەسەڵەن جاری وایەت ئەوێت شتێک بەرێ کە بەدڵی نییە چۆن وای لێکی بەدڵی بێ، ئەگە بەدڵی نەبوو ڕووی چۆن وای لێکی جارێکە بێتەوە. ینی زۆر ئیسفادەم لەو دوو خولەکە کە خوێنن یەکەمیان چالاکردنی مێشک و بێزکردنی یادگا لە توانای قسەکردن و لە توانای قەناعەت پێکردنیان و ئەو گورج و گۆڵی و خێرایی کابێ لە کات ئیشکردنە هەدوێ وەزایدن ینی پەیوەندی کاریگەر ئەو خولی کە هەر جەنابی مامۆستا ئاوات وتیەوە من زۆر ئیسفادەم لێ کرد. مامۆستا گیان سەلام عەلەیکوم، حاڵتان باشە؟ ئینشاءڵڵا باش و سەلامەتە بن. وەڵای حەزم کرد شتێک باسکەم. ماوەیەکی زۆر لەمەوە پێش بە دەقیقی ساڵێک ئەبێت گوێم لە ڤیدیۆیەکی مامۆستا ئاوات گیر کە ئەیوێت یادگە و باشکە و داهاتی زیاتر بەدەست بێنن. قەدەری خوای گەورە لەم مانگەی ڕابردووە کاتێککە ئیشمە کرد ساحێبی ئیشەکەم بە منێت وتی ماعاشەکەی تۆ یەکەم مانگ 200,000 ئەگەر بە دڵمان بوویت بۆ دەکەین بە 225,000 قەوسێکی شیاوتی بە پێی زیرەکی خۆشتە ماعاشەکە و ئەوە ئێمە وا ڕێکەوتوینە کە مانگی یەکەم 200,000 باتێ. کاتێک کە سەری مانگ هات کە کاتە دوێنێ سێرەکەم 250,000 بۆ داناوە، یعنی ئەوە شتێکی زۆر خۆش بوو. پێش من کوڕێکی لێ بوو یەک دانە ساڵ لەگەڵ یان نبوو ماعاشەکەی 225,000 بوو. من یەکەم مانگ کە بە 200,000 ڕێکەوتم 250 پێم کە ئەمەش فەزلی خوای گەورەیە. ینی بەجددی ئەو مۆزوعە ینی کاتێککە من معاملەمە کرد و لە لەبەرکردنی سیارەکانە و لە کاتی حسابکردن و تەجمیعی ئەو میوە سەوزانی کە ئەیفرۆشینە ناو دوکانەکەیە سوپاس بەخوای گەورە زۆر باش بووم و من خولی پەیوەندی کاریگەریشم خوێنە بوو لە لای مامۆستا ئاوات ئیفێکتیڤ کۆمیونیکیشن. کاتێک کە موشتەری ئەهاو ینی ئاکتینێکی وامە کرد تەمسیلێکی وامە کرد جاری وا هەبوو موشتەری لە بەدڵی من شتێکەیە بەر ینی جارێکان شتێکمان فرۆشتە بوو شتەکە هەڵە بوو ینی دەسەڵاتی کەسی تیانە بوو مشتەرەکاتەوە بەلام وتی کاکە وەڵی تۆ وا باسە کردێت و ما وایە واتوان کاکە وەڵی ببوورە ئەمە شتێکی تیا بووە خەتا لێمەوە نەبووە ئایسە شتەکەت بۆ ئەگۆڕین. جانی مەبەسم لەوەیە کە الحەمدولله توانیمە ئیلاقاتێکی زۆر باش لەگەڵ مشتەرەکانە ببەستم و توانای قەناعەت پێکردنیان مەسەڵەن جاری وایەت ئەوێت شتێک بەرێ کە بەدڵی نییە چۆن وای لێکی بەدڵی بێ، ئەگە بەدڵی نەبوو ڕووی چۆن وای لێکی جارێکە بێتەوە. یعنی ئەمە زۆر مهمە. یعنی چەند نەفەرێکی زۆر پێش من دێرە بوونم بە فەزلی خوای گەورە ئەوەی بیست بێتمەوە ینی کەساوەکو من ئاکتیڤ نەبوونە بە فەزلی خوای گەورە دووبارە ێڵێمەوە. ینی زۆرێک لە مشتەریەکان ناوی منیان لەبەرەکات ینی جاری وای ناوی ساحەبیشەکەی منیان لەبەر نییە بەس ناوی منیان لەبەر کردەوە 2-3 بارە الحەمدولله ینی بە هۆکاری ئەو ئیلاقاتانی کە هەیە ینی زۆر ئیسفادەم لەو دوو خولەکە کە خوێنن یەکەمیان چالاکردنی مێشک و بێزکردنی یادگا لە توانای قسەکردن و لە توانای قەناعەت پێکردنیان و ئەو گورج و گۆڵی و خێرایی کابێ لە کات ئیشکردنە هەدوێ وەزایدن ینی پەیوەندی کاریگەر ئەو خولی کە هەر جەنابی مامۆستا ئاوات وتیەوە من زۆر ئیسفادەم لێ کرد. یەکێک لە شتەکان ئێستاش بیرمە وتی تۆ بۆ ئەوەی بتەوێت سەرنجی کەسە ڕاکێژی بریتێ لە موبالەغەکردن. ینی من جاری وا بوو مشتەری هاو مەسەڵەن ئەیوت چیلێ لەو شتە مەرەم و تۆ بڵێ لیما بێم بڕوا ناکەم ئەهاوی تر چیلێکم بۆ دانا وازانی تر مەسەڵەن ئەم میوەیە لە کوردستانە بەس لەلای ئێمە یعنی ئەم شتەکەم لەلا قورسە کرد لەلا گرانە کرد لەلای گەورە ئەکردەوە ئەوە زۆر مهم بوو. جا ئینشاءڵڵا من پێم خۆشە جەنابیشتان کۆرسێک شتێک لەو بابەتتان هەبێت لەسەر ئەو مۆزوعانە من پێم خۆش بووە سیمینارێکتان هەبووە حەزمەکە جۆم لە جەنابیشتان بگرم
بۆی ئینشاڵا ئەزمونێکی نوێتر تاقیکەینەوە ئەلفوبێ بچێتە سەر عیلمەکەمان لە سانساوەیە خەڵما مەساگیان تۆزێک درێژەیشم پێەیە بەسانی مۆزوعەکە ئەیهێنێت با بڵێن